سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە پرۆژە یاسایی پیرۆزە ئاینەکان دەکەین لە نێوان گشتاندن و ڕەخنەکاندا کە وەک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکی داواکاری گشتی هەرێم ڕوونکردنەوەیەکی لەبارەی ئەو گشتاندنەی سەبارەت بە سوکایەتی بە پیرۆزەکان دەری کردبوو بڵاو کردەوە ئاماژەی بۆ داوە کە ئەو گشتاندنە نەبڕیارە هەروەها نەیاسایە چونکە بابەتی سوکایەتیکردن بە ئاین لە یاسای سزادان و لە یاسای ڕۆژنامەگەریشدا دیاری کراوە لەو بارەیەوە سنتەری میترۆش ڕەخنە لە گشتاندنەکە و ڕوونکردنەوەکە دەگرێت دیارە سازگار عەلی ناجی سەرۆکی داواکاری گشتی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا کە وێنێکی بۆ NRT نردووە ڕاشنگەیاندووە کە کاتێک باسی سمبولی نەتەوایەتی دەکەن باسی شەهیدانی ڕزگاری خوازی کوردستان و پێشمەرگە و سەرکردە کوردەکان دەکەن وەک خۆی دەڵێت باوەڕ ناکات کەس قبوڵی ئەوە بکات کە سوکایەتیان پێ بکرێت دیارە سەرۆکی داواکاری گشتی هەرێم ئاشکراشی کردووە کە ئەوان کە دەڵێن سوکایەتی کردن بەم کەسانە پەیوەندی بە مافی گشتی و هەیە لەبەر ئەوەیە بەوتەی ئەو هەر ئەو کەسانە بوون کوردستانیان گەیاندۆتە ئەم قۆناغی ئێستا ئەگەر هەوڵ بدرێت بۆ نەهێشتنی ئەم سوکایەتیکردنە بۆچی دەبێت بە ڕێگرتن و خنکاندنی ئازادی ڕادەبڕین یان زیندانیکردنی ئازادی لێک درێتەوە بەڕێزان بەڵێ پاش بابەتی گۆڤارێک لە مانگی ئایاری ڕابردوو ناڕەزایەتی بەشێک لە وڵاتیان هێرمی کوردستانی لێکەوتەوە دواتر لەلایەن 13 ئەندامی پەرلەمانی کوردستانەوە پرۆژە یاسایەک بە ناوی پرۆژە یاسای پیرۆزی ئاینەکان پێشکەش بە پەرلەمان کرا بەڵام ناڕەزایەتی توندی هەندێک لایەنی لێکەوتەوە پێیان وایە دەبێت ڕێگر بێت یاخود دەبێتە ڕێگر لە بەردەم ئازادی ڕادەربڕین لەو بارەیە ڕۆژنامەنووسێک دەڵێت کە ئەگەر هاتوو ئەو پیرۆزیە یاخود ئەو کەسانەی کە وەکو سمبۆل ناوزەند دەکرێن دیاری نەکرابێت ئەو کاتە کەس گەرنتی ئەوەی نییە کە چ کەسێک سوکایەتی دەکات بۆ کەسانە ئێوە دەتوان لەسەر ئەم تەورەی خۆتان قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/nara.tv دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان بنێرن وڵی کەم پەیوەندیمان هاوڕێ لە هەولێرەوە سڵاو لێ بفەرموو ئەو کاتە باش زۆر سپاس کاکە ئەو ڕێ فەرموو دەستخۆشی بەرنامەت لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەدە پرۆژە یاسانە ئەوەیە کە باسی سمبولی کورداتێک یعنی سمبولی سەرکردەکانی کورد دەکاتر لەوان بوونکەوە بەڕاستی ئەگەر وا ئەو بێرەرە جێبەجێ بکرێ بەخوای هەموو کەس دەگیرێ بەڕاستی کەس نامێنێت جێ چونکە کە یەسێکی هەڵەی بکات يعني ناكره تو لكات صورة بالقساكي وخنا بي يكسر بين ولا فراكس بس فرنسا كده كده بيجي كل اوش ناكره كما او بريارة جبل ناكره سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە هەولێرەوە فەرموو کاک سامان بەڕێزەکەم کاتت باش زۆر سپاس کاک سامان فەرموو بەنسبەت ئەم پیرۆزایانە شتێکی باشە شتێکی زۆر باشە کراوە بەڵام وەکو سمبولی نەتەوایەتی من باوکم شەهیدی پارتیە لە ئەو شوێنێکەوە ئیسە کراوە بە شوکەوتندا لە بازار نیشتمان باوکم ئەلێ و باوکم گۆڕەکان هەڵکەندایانە بەر شۆفڵ نێتیرمان بەرزانی بینایی لەسەری کرد ئەی بۆ باوکی من پیرۆز نییە باو شێشی وەکو نێتیرمان بەرزانی گەواد و مەلا مستەفای گەواد کاک سامان سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارم بەو شێوەیە قسە نەکەین بەڕێزان بەرامبەر بە هیچ کەسێ ئێمە ئەم تەوەرە تایبەتە بەوەی کە ئەو کەسانی کە سیمبولن یان ئەوانەی کە پیرۆزن سەبارەت بە ئاین قسەکە لەسەر ئەوەیە کە هەندێک دەڵێن ئەمە بەرتەسکردنەوەی ئازادەکانە بەرتەسکردنەوەی ڕادەربوونێ بەڵام بەو شێوەیە نەبێت کە هیوادارم بەڕێزان بەو زمانە قسە نەکەین بەرامبەر بە هیچ کەسێک و بەرنامەکە نەبێتە سەکۆی قسەی ناشرین و جنێودان بە هەموو کەسەکان بەڵە پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە ڕێکان لە هەولێرەوە سڵاو لەبێ کاگڕەکان فەرموو زۆر سپاس کاگڕەکان دەستخۆش سەبارەت بەم یاسایە بەڕاستی قۆرەخێنی ئازادی و کەلەپچەکردنی نووسەران و لەناوبردننی پێنووسەکانە بە شێوەیە کە یاساشی بۆ داڕێژن یعنی پێم سەیدا بە یاسا ئازادی ناهێڵن بە یاسا ئازادی نەهێشتنەوە تاوانێک یعنی یەکجار تاوانە یەکجار تاوانە چونکە بەڕاستی ئەگەر باسی پیرۆزی ئاینی بکەن کاتێک باسی پێغەمبەرێکەکرێ ئەمە خوا بۆ خۆی لە قورئان گوتی هەیە وجعلنا لكل نبي عدوا خوا بۆ خۆی ئەڵێ بۆ هەموو پێغەمبەرێک دوژمنمان دروست کردو پێش ئەمە لێ بێن بەم لاو بە چەند شتێکەوە خۆمان هەڵکێشین و نانی چەوری پێوە بخۆن و خۆمان بکەینە خەمخۆری پێغەمبەریش خۆی ئەڵێ ئەگەر هەر کەسێ ئەڵێ من ئەحەبنی فقط ئەحیا سنەتی ئەوەی منی خۆشی با سنەتەکانی من تەطبیق پێویست ئەگەر بچی شەڕ لەسەر بکەیت و مزاحرەی بۆ بکەیت ئەوانە شتێکن ئەکرێن بە تەسەیف و سیاسیکردن
ئەمە لەلایەن ئاینەکەی لەلایەنی سنبولاەتەکەش من ئەزانم مەبەستیتیایە ئەیانەوەی چەند سەرکردەیە کە لە ڕابردوو خیانەتیان کردو مێژوەکەیان پیش و تەپەڵ و تاڵە ڕەشە ئەیانەیە بەم یاسایە کەس نەتوانێت باسی مێژوە تاڵەکانیان و خیانەتەکانیان بکرێت هەدەفەکە لەوەدایە سەبارەت بە پیرۆزی وا بزانم هیچ شتێک لە مرۆڤ پیرۆستنی لای خوا ئەوان ئەگەر باس پیرۆزیەکەن نابێت هیچ سەرکردەیەک پیرۆزکەن ئینسان بۆ خۆی پیرۆزە چکە لای خۆش ئینسان پیرۆزە خوا کاتێک ئەڵێ ئەگەر دیواری کەعبە بڕوخێنی زۆر باشترە نەوە ئینسانە بە حەق کوژی یاسا و دادگای ئەم بڕیاری دەرکردووە بۆچی بڕیارێکی لەم شێوەی دەرکرد کە گەنجێک لە وڵاتێکە کوژێت کە داوای نەهێشتنی گەندەڵی کردو داوای پاراستنی عەدالەت و یاسای کردووە خەڵتانی خوێنێکە لەناو شەقامی سلێمانی دایان گەنج بریندارە بێ ئەو کوژێت یاسا بۆ لە سما باسی پیرۆزی ئەمە ناکە کە گەنجێک باسی عەدالەتەکە و ئەی کوژن زۆر باشە کاکڕەکان سپاس بۆ پەیوەندەکەت سالار لە کەس نەزانەوە فەرموو کاک سالار ئێوارە باش کاکشوان زۆر سپاس کاکە سالار فەرموو دەخۆشی بەرنامەکەت لێ زۆر سپاس دەکەم بەس هیوادارم پێم نەبڕیت بەڵام ئەگە قسەکان لە چوارچەوەی تەوەرەکەدا بێ و بەبێ بەکارهێنانی وشەیەکی تەشیر بە هیچ کەسێک بۆ پێتەبڕین کاکە ئەستەلا فەرموو قسەکانی خۆت بکە من هیچ غەڵەتێک ناکەم فەرموو بەس تەنها یەک داوام هەیە لە کاک سامان ئەگەر کاک سامان غەرە شەخصێکی لەگەڵ کەسێکی پارتیا هەیە ئەتوانێت چێ ڕوبەڕووی خۆی قسەکە نەک بچێ بەرامبەر بنەماڵەی بەرزانی جوێنی ناشرین بدا بە بنەماڵەی بەرزانی و بە گۆڕی بەرزانی یا بە گۆڕی باش کاگنەچ شێکم ئەوانە سەرکردەیە بوون ئێستا نماون ئەوانە پێویست ناکە خەڵکێک ئەمڕۆ هەڵسێ جوێندان و قسەی ناشرین بکات هەر کەسێک هەر شخصێک ئیشێکی شخصی لەگەڵ بەرپرسێکە هەیە ئەتوانێت چێ ڕوبەڕووی خۆی قسەکار نەک بۆ جوارەی کاکسامان ئەو غەڵەتانە ئەگەڵ دەخاتەوانی ئێمەش لەگەڵ ئەوەدان کاک سەلار ئێمە ئەم بەرنامەیە مەبەست لێ گەیاندنی ڕاکانی ئێوەیە سەکۆیەکی ئازادە بۆ ئێوە بەڵام نەک بەو شێوەیە کە ئێمە ئیستیغلالی ئەوە بکەین بەرامبەر بە هەر سەرکردەیەک بەرامبەر بە هەر لایەنێک قسەی خۆمان بڵێن بە شێوەیە کە بابەتیانە نەبێت و بە شێوەیەکی ناشرین بێت ئەگەر قسێکت هەبێت لەسەر تەوەرەکە کاک سەلار من دەخۆشی بەرنامەکەت لێکم بەڕاستی تەوەرەکە من وەکو خۆم بەشتێکی باشی نازانم مەتر نازانم خەڵکی کە چۆن بیری لێکاتە بە زۆر خۆم بەشتێکی باشی نازانم ئەو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت فریشتە لە هەولێرەوە سڵاو لێبێ فەرموو زۆر سپاس فریشتەخان فەرموو بەڵێ سەبارەت بەم تەوەرەوە دەستخۆشتانی دەکەم بەڵێ ئەمە تەوەرێکی زۆر جوانە بەڵێ بەڕای منەوە ئەو دەستورەی کاسەرۆک بارزانی خستیتە ڕوو دەستورێکی زۆر جوانە بەڵێ سکایەتکردنی بە ئاینەکانمان يعني ئەگەر یەکە سکایەت بە دینەکەمان بکاتن یعنی هەر بەخۆی مشکلە و شەدا ڕوو دەداتن هیوادارم کە سکایەتی بە ئاینمان نەکاتن ئەو کەسانەی سکایەتی پێ دەکات بەم دەستورە ناڕازین ئەوانە هەندێک کەسانێکی نەخزنزمن و یعنی زۆر بێ نازانن چۆن پێیان بێ ئەبەر کەسە نزمەکان ئەوان ئەو قسانە دەکەن دەڵێن ئەم دەستورە نابێتن ئەگەر نامە دەستورێکی زۆر جوانەوە بە خۆمان لە کۆمەلگایەکین کۆمەلگایەکەمان کۆمەلگایەکی ئیسلامە کۆمەلگایەکی دینینە کۆمەلگایەکی نا ئیسلام و دوو لە دینە نینە بەڵێ نابێتن ئێمە دوو لە ئەوە سکایەتی بە پیرۆزەکانمان بکەین بەڵێ کاکشمان ئەم تەوەرەز لەسەر سکایەتیکردن بە پیرۆزەکانە هیوادارم کەس دەستەوە ڕانەداتن باش سەرای ئازادی و دونێدان و شتی ئەوان نەکاتن سپاس بۆ پەیوەندەکەت لە سەرۆری کۆمەڵایەتی فەیسبوک دڵی ڕەش گەڵاڵی دەڵێت ئەمە زۆر شتێکی باشە چونکە زۆر کەسی خوێنەوار و پەیدا بووە کە ڕەخنەی نەزانانە لە دین دەگرن بۆیە پێویستە دەڵێت دەمکوت بکرێن بەم یاسایە ئەمە تێبینی دڵی ڕەش گەڵاڵی بوو بەڵێ ئومێد لە سلێمانیەوە فەرموو کاکومێت سڵاو لێبێ ئەم کاتەوە باش زۆر سپاس کاکومێت هەموو کاتێکت باش دەستخۆشی بەرنامەکەت زۆر سپاس دەکەم فەرموو وڵا سەبارەت بە تەوەرەکە من داواکارم لە خەڵکی باتە چیتب ئاگا بێتەوە توانسان و جوێندان و قسەی ناشرین بینیمان لە کاتی خۆیان ڕابرد و دڵنیا بە من ئێسایەکی پارتی گەشتمە قەنەعات بە تاوانبار نازانم لە شەڕی ناوخوا هەمووی خەڵک کردیان دەبەسەی یعنی چەند خەڵکیان کورد ئێستا دەستیان کردە ملی یەکریت یعنی خەڵکە تاکە یعنی هۆشی نایەتەوە جوێن بە سەکردەی پارتی و سەکردەی پارتی جوێن بە گۆڕان و گۆڕان بەیەکێت یعنی بەڕاستی داوا لەو کەسانەکەم دڵنیا بە یعنی نەسەرنجنتنی کەسەوەی کە یعنی جوێن بە ڕاستی زۆر عیب یعنی جوێندان و توانج و قسەوتن ئەوە تا سەکردەکان دڵنیا بە کاکنەوە شوێن ئەمڕۆ نەبێ بەیان دەستکاتە بلی کاک مەسعود
كاغ مسعود امرنا بايدر كانت امريكا نوش يعني بحاول شلون يعني براسي ويجي بارتي بيشاكر قد قرانو بارتي بيشنا كان قد يقرتو بارتي بيشنا كان قد كوملو يقرتو بيشنا كان يعني براسي بولم عيب بو كساني جندان وتواردان وقفينا شدين لهرشنا كوي كان والله الا لقي بارتي وكل جنب نوشمان دري لقران وكل جنب بارتي دري براسي برم نفس نزتني كس او كسيك او كساناكا اما بسبار بو تبينا كامبو برا جلدان ما بالا جملتها كاغومي سبار بم يا سايم يا ساكر ده وتنا في سنري عين يعني كاملكو عين يجليك لي قامكو اوصل لك دارنا من افكر هذا كاتب ورا كافكر كاتي خويا دخو بشان انا كان ابو بدم لقي فاتي جوين درام كساتي فاتي بن مالي فاتي من هسه كم افكرين لو كاتو هاتوا كذا يعني وكياسا بلال فارزن بلان داخل رقي خلق بالنيابه وتر التلفزيون كان عجيري حل التلفزيون المقابله باسي التوريه كي اي بنو بسروك وبو نازان بوت يعني داخل دولي خلق بياسان بەڵام کاگومێت ئەم یاسایەگە بەو شێوەیە بێت کە باس لە پارتی دیموکراتی کوردستان دەکەیمەوەکو بەرگریەک باسی ناکەین تەنانەت ڕای خۆمان تێکەڵ ناکەین لە ڕاکانی ئێوە بەڵام ئەو پەرلەمانتارانی کە ئیمزایان کردووە زۆربیان پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان نین واتە هەندێک بە شێوەیەکی ئیسلامیان بە شێوەیەکی ئاینی سەیری پرۆژە یاساکە دەکەن نەک سیاسی پێت وایە ئەم زیاتر بۆ زۆرێک لە بەشداربووان تا ئێستا زیاتر قسە لەبارەی ئەوە دەکەن کە قسەی ناشرین بەرامبەر بە سەرکردەکان نەوتێت بە شێوەیەک سەیری ناکەن کە ڕخنەی ڕۆژنامەنووسەکانە لەوەی کە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕنی تێدایە بەرامبەر بە خودی ئاینەکانیش نەک هەر سیاسەتمەدارەکان. وڵی بەڕای من ئاەتی قورئانی کە شتێکی عینە زۆر لە یاسا گەورەترێکە لە وڵاتی هەبێت تۆ بە ئاەتی قورئانی بە حەدیثی پێغەمبەر بە هەموو شتێک حساب بۆ پیرۆزی ئاینی نەکەی بڕوا ناکەن ئینسانی حساب بۆ یاسایەکی پەرلەمان بکات بۆیە ئەڵێم بەپێی یاسای عێراقی بەپێی هەموو یاساکان دیاری کراوە کە ینی ژێندە بە پیرۆزیەکان کە چی تاوانێک و چی هینێکە زۆر باشە کاگومێت لە شێوازی ڕەخنەگرتنانەبێت. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی بڵند لە هەولێرەوە فەرموو باوکی بڵند. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس باوکی بڵند سپاس دەکەم. وەڵام دەمێ لەسەر سمبولی نەتەوەی قسەیکەم. سمبولی نەتەوەی هەسەرکردەکان نییە بەڵکو شەهیدانی کوردستان ڕێگای ڕزگاری هەموو سمبلن ئەنفارەکان هەموو سمبلن کینگا هەموو سمبلە هەڵەبجا سمبلان ئەمە نابێ خەڵک بچی سوکاتی بۆوانە بکات خەڵک چۆن سوکاتی بە شەهیدانی کوردستان دەکات خەڵک چۆن سوکاتی بچی بە ئەنفال بکات یان سوکاتی بە حەڵەبجە بکات یان سەرکردەکان چێ دەتوانی بچی سوکاتی بە شێخ محەممەدی نەوەر بکات چێ دەتوانی سوکاتی بە قازی محەممەد بکات ئەمە سمبولی نەتەوەینە چێ دەتوانی بچی سوکاتی و بارزانانی ئەمریکان بە شێخ سەعیدی پیران بکات ئەوانە هەموو سمبلن ئێمە کە سمبولێکمان نەبێ شێخ محەممەد سمبولیمە نەبێ و قازی محەممەد سمبولیمە نەبێ و بچین سوکاتیان پێ بکەین ناخۆ چ کەسانێکن چ ویزانێکیان هەیە ئەوانە بچن سوکاتی بۆ کەسانە بکەن ئێمە دەبێت سوکاتیمان من بۆ بچم سوکاتی بە عەشیرەتێک بکەم سوکاتی بە شارێکی وەکو هەولێران شارێکی وەکو سلێمانی بکەم ئەمە ڕاست نییە و سوکاتی بەدینیش کاکە سوکاتی ناوی بەدین بکرێت سوکاتی ناوی بەدینی ئیسلام بکرێت وەسڵات سوکاتی ناوی بە یەزیدی بکرێت بە مەسیحی بکرێت و ئێمە هەبێت بەڵام هەندێک کەس هەیە یعنی ئەم کوردستانی دەیبینی بە هەزاران بەسی تیا بوو بە هەزاران داش و خۆفرۆشی تیا بە ئێستا لە کەناڵەکان دەست بە قسە و بە سوکاتی بەو سمبولان دەکەن بەڕاستی جوان نییە یعنی ئێمە سمبولی وامان هەیە قارەمانمان هەبووە کە سەرکردش نەبووە پێشمەرگەی قارە بابە تاکە بچین بۆ سوکاتی بە مامەرشەکە مامەرشە قارەمان بووە هەزارانی وەکو خاڵە شەهاب هەزارانی هەزار شەهیدی ئەم کوردستانەمان هەیە کە دیفاعیان لە کوردستانە کردو ئەوانە شەهیدن ئەوانە سمبولن سمبولی نەتەوەی کوردن ئێمە چۆن بچین سوکاتیان پێ بکەین ئەوانە ئەو قسانە دەکەن دەیانوێ ئەو یعنی ئەو بەرگیارە نەمێنێ دەیانێ بکەین خۆیانە هەندێک بەحسی و هەندێک جەعش و هەندێک وەختی خۆی خوێنمەشی کورد بووە و دێ لە شاشەکان قسەکان جوێن بە سمبولەکان دەدا جوێن بەسەرکردن بەڕاستی ئەمە شتێکی زۆر باشە باوکی بڵند ناخۆشە هیوادارم ئەو خەڵکەوانەکەن و لە شاشەکان ئێمە هەموو براینە بەڵێ باوکی بڵند بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە شارە زۆرەوە فەرموو کاک محەممەد. بەڕێزم کاتە باش زۆر سپاس کاک محەممەد فەرموو. دەستخۆشی بەرنامەکەی لێ یەکەم زۆر سپاس بۆ تەوەرە بە بۆ چوونم یعنی شتێکی زۆر چاکە کە سنوور بەداخەوە پەیوەندەکەی بچڕا هێمن لە چەمچەماڵەوە فەرموو کاک هێمن. کاک هێمن لە چەمچەماڵەوە
بەڵە دیارە پەیوەندێکی ئامادەنی لە سەکتۆری کۆمەڵایەتی فەیسبوک چەند تێبینێکمە بووە تۆ لەسەر تەوەری بەرنامەکە. بەڵێ باری محەممەد دەڵێت بەڕاستی پێم باشە ڕێزێکی تایبەت دابنێن بۆ ئاینەکەمان ئێمەی کورد لە سایی ئاینمان سەرفەرازی نەروەها هەیە من هەولێر دەڵێت بە پێی بەڵگەنامەیەکی نهێنی فرۆشتنی ڕۆژنامەی نازانم تا چەنەوە پەیوەندی بە بابەتەکەەوە نییە. بەڵێ بەرزانجاو دەڵێت ئاین پەیوەندی نێوان خوددا و بەندەکانە پێویست ناکات ئەوەندە زیادەڕۆی تێدا بکرێت، چونکە ئەگەر ئەم پەیوەندیە گشتێنرا یان کرا بە دەستور ئەو کاتە دەچێتە بەرژەوەندی لایەنێک یان نەتەوەیەک یان گروپێکەوە مێژووی خوێناوی بەریەککەوتن ئاینەکان بەڵگەن بۆ ئەم ڕاستیە. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە. علی لە سویدەوە فەرموو کاک علی. مرحبا. مرحبا کاک علی فەرموو. ئەو کاتە باش. زۆر سپاس کاک علی. وەڵای کاکە بەبوونەی ئەو بۆ وەڵامدانەی ئەو برادەرەکە قسەی کردوتی ڕازەکە ئەبێ بە هینەکان بەو سەرکردانە قسە نەوترێ، بەڵام ئەوان خۆیان بەڕاستی قسەیان بەسەرکردەکان نەوتوە. ئەگەر قسەیان بەسەرکردەکان نەوتە ئەبێ شێخ محەممەد مەلیک ڕسمەکەی لە پارلەمان هەڵاوسێ لەبەرەوەی یەکەم سەرۆکی حکوومەتی کوردیە. ئەگەر ڕسمەکەی ڕێگەنان ئەوە سوکایەتیە نەوەکو یەکێ سوکایەتی قسەیەکە بەوەی مقدساتی نیشکان بێ، مقدساتی نشکان و کابرا داغ لە دڵ نەبێ قسە ناڵێ، باوکی کوژراوە کوڕی کوژراوە کوشتوی ئانا خیانەتیان لێ کردووە. ئەوە قسەیەکە لەبەرەوەیە کاکە وەڵاهی گەنا دەسوور قورئان و هەموو شتێ ڕێگەی یاوە و چارەسەری داناوە بۆ ئاینی ئیسلام پێویستی بۆ دەسوورە نییە کە ئیشەدان بێت، تەنها بۆ مقدساتە خەڵکەکان کەن بە مقدسات لە خۆتان لە ئێمە لە خەڵکەکە مقدس کەن کە ئیتر ئەم کەس نەوێرێ ئەمە مقدسە کەس نابێ بڕوا بووی. خۆیان کاکە مقدساتەکەیان شکانووە کاکە حکوومەتی کوردی یەکەم حکوومەتی کوردیش شێخ محەممەد مەلیک سەرکردەی بووە. ئەبێ ڕسمی شێخ محەممەد مەلیک لە پارلەمان هەڵاوسێ، ئەبێ ڕسمی شێخ محەممەد مەلیک لە دایرەکان هەڵاوسێ، ئەبێ ڕسمی شێخ محەممەد مەلیک لە پێش هەموو سەرکردەیەکەوە. ئەگەر بە تەسەسولی سەرکردەیە ئەبێ وا بڕوە دوای ئەو قاسم حەموود دوای ئەو سەرکردەکەی تر ئەنجامە لە مسەفاش خوا ئاوا بێ، بەڵام ئەوان پێیان نەڕۆن یەک کەسەرەوە ئەڕوا بەرزانین وایە و ئەمە بووە و ئەو بوو ئەو وەدەی کاکە باسی ئەوەیش کە ئەوە بووە و چوە لە کوردستان ئێران کوردی ئێرانی کوشتووە و کوردی ئەم لای کوشتووە و پارچەکەی کوشتووە. ئەبێ باسی ئەوانشەیەکە خەڵکەیکە خۆڕاستیە لێ عاجزبوونی بۆ چییە؟ نەعاجز بوونەوە نەکەسی ڕقی لە پارتیەکە شتاناڵێ، بەڵام خۆیان شتەکان مقدساتەکانیان شکانەوە، بەڵام ئەژڵەن بە خەڵک باسی ئەوە مەکەن. ئاخە چۆن باسی ناکەن؟ ئەسکا ڕسمی شێخ محەممەد مەلیکیان لە پارلەمان هەڵاوسی و کوتیان ئەمە سەرۆکی یەکەم حکوومەتی کوردی و دایان نا سلێمانی بوو بە پایتەختی کوردستان حەق بوو کە بێکە نەیشان کرد قەینا لەوەش، بەڵام ڕسمەکەی هەڵاوسن لە پارلەمان. زۆر باشە کاک علی، سپاس بۆ کاک علی لە سویدەوە لە سەکتۆری کۆمەڵایەتی فەیسبوک. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت، سپاس بۆ کاک علی لە سویدەوە لە سەکتۆری کۆمەڵایەتی فەیسبوک. سامان هەورامی دەڵێت بەڕاستی ئێمەی کورد بە هیچ جۆرێک پێویستمان بەو جۆرە یاسایانە نییە، ئەمەش دەچێتە بابی خەڵەتاندنی کۆمەڵگەوە لەلایەن هێزە ئیسلامیە سیاسیەکانەوە و خۆڵکردنە چاوی خەڵکەوە بە مەبەستێکی تریشیان هەیە کە هەندانی دەوڵەتە ئیسلامیەکانی ناوچەکەیە. ئەمە تێبینی سامان هەورامی بوو. بەڵێ محەممەد لە دوهۆکەوە فەرموو کاک محەممەد. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. برا ئەمانی کوردین بڕاستی هەر چ ماڵێک ژینی ئەمڕۆ شەهیدە گەنە دەکردیت بلا پرسا کوردی چارەسەرکەن داچۆ گەلەو گۆڵنگە نەبن ڕاستی زێرێ کاک محەممەد بباشی دیوانە دەگەن نییە بەداخەوە دیارە پەیوەندەکەی بشڕا. تانیا دەڵێت باشتر وایە ڕێز لە پیرۆزی ئاینەکان بگیرێت، چونکە هەندێک کەشتی نابەجێ دەڵێن هیوادارم ئەو کەسانە سزا بدرێن، چونکە ئاینەکەمان لە سەروی هەموو بەهاکانی ترەوەیە چیتر ئەو ڕێگەیە نەدرێت سوکایەتی بە ئاینەکان بکرێت. ئەحمەد لە دهۆکەوە فەرموو کاک ئەحمەد. زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. کاک شوان دەستخۆشیت دەکەم. زۆر سپاس دەکەم. زۆر ئەمڕۆکە زۆر مەعقول و جوانە، بەرنامەکەت ئەعلامیە یعنی میهانیە دەبتن زۆرە مەجال ئاگام لێ مەجالی نادی بە کەسێک زێدەی حەدی خۆ بچتم و دەستخۆشی ساڵە ئەمن دەستخۆشی ساڵاری دکەم ئۆمێدی دکەم باوکی بدەکەم قەسەتوان جوان بین، کوردەواری بین، نیشتەمانی بین، نەتەوەیی بین.
يعني كذب لا كسك وخاصة كاك علي السويد كاك علي السويدي وتفرق جدايتي وخربطاتي كاك من ونجتماعي بن وطني بن يقولوا بس أبا خلق أبا قوات دجلين أنا سرما أبا تشتني أبا تقرن تديش أنا بشنيك فلان وصل كذابت أو خاصة أو سامان وشد برنامج دبت هجوم كت مالا بازان وسلوك بازان وشخصيات أو رموزة كريتا عيبة حكم الرموز نبل وكا باوكي محمد قوتي وكي أميد قوتي وكي باوكي بلند قوتي وكي زور باشا كاك أحمد بلا أقبين سرت وركة شخصية كده هي فرمو لا تورك نابت كسجوب بدي شخصياتها شي شخصية ديني بين شي رموزة سياسي بين شي عشائري بين شي قبلي بين هالإنسان هو إيك ناويتن صوت خونا جتة بحسي وينا كتب تناويتن مثلا بارزاني بن مام جلال كاكي بتن رموز بن أم سنبل بن وكي برادرت مقولتي حمو بشمر جد ملة كرد حمي الشهيد حمي حلبشة حمي أنفال حمي سنبل ملة كرد أو سنبلوان أم خبات الشيبيا رجعوا كساني وكي سامان ومامان هاتين ديفير وكي أيمن عيبة كريتا أموان زاني يكيك أوا رجبن كاري ملة كرد أوا مع هذا سيبر عينا صالح زار نصدو بيسيجي وكي رأي الدولي قرار دا تكوين كيان كردي المتمثل في ولاية الموصل نفسه عندك رموز دركة الوسطى وكر حتى أو مع هذا جيب جينادي بله كاغ أحمد لدهوكو سپاس بو پەیوەندەکەت بەڵێ بەڕێزان لە گفتوگۆکانی پەرلەمانی کوردستان لەسەر ئەم پرۆژە یاسایە هەردوو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و زوتنەوەی ئیسلامی لە پەرلەمان جەخت لەسەر پشتیوانی و گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسایی پیرۆزی ئاینەکان لە پەرلەمانی کوردستان دەکەنەوە یەکگرتووی ئیسلامیش پشتگیری لە پرۆژە یاساکە ناکات و پێی وایە ئەمە پێشەوانەی ئازادی مرۆڤە. بەڵێ بەهرۆز لە سۆرانەوە فەرموو کاک بەهرۆز. زۆر سپاس کاک بەهرۆز ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخود دوورکەویتەوە لێی؟ بەڵێ ئەم لە تەلەڤیزیۆنەکە دووری. فەرموو کاک بەهرۆز. بەنسبەت ئەو پرۆژە شتێکی زۆر باشە ئەگە ئەگیری بکرێت فەتان بکرێت بەڵێ. ئێستاش کەسێک تەلەفۆنی کرد نازانم کاکسامان بوو کێ بوو. کاک بەرز با نەچین لەسەر وەڵامدانەوەی یەکتر ئێمە ڕێگەمان نەدا کە قسە بکەوە پەیوەندیەکەمان پێ بچڕاند ئەگەر قسێکت هەبێت لەسەر تەوەرەکە. بەداخەوە پەیوەندێکی بچڕا ڕووناک لە کەس نەزانەوە فەرموو ڕووناک خان. ئەم کاتە باش کاتوان ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم فەرموو. باشی بەڕێزم. زۆر سپاس دەکەم. من وەکو کەسێک لە کەس نەزانەوە کە لەسەر تەوەری ئەم ئێوارەیە کە بەس لەسەر سەرکردایەتیەکانی میلەتی کورد دەکرێت. من وەکو خۆمەڵێم کفرە ئینسان من ئینسانی کورد زەمی سەرکردەکەی خۆی بکات یا توێن بە سەرکردەکەی خۆی داد. من لە وەڵامدا بۆ کاک سامانیش و بۆ کاک عەلیش لە سویدەوە داوای ئەوەکەم ئێمە ڕێزی زۆرمان بۆ شێخ مەحموودی نەمر بەڵێ سەرکردەی یەکەمی کورد شێخ مەحموودی نەمر بووە و دوای ئەوە کە جەنابی قازی محەممەد بووە دوای ئەوە مەلا مستەفای بارزانی بووە کە ئەم ڕۆژەی کە میلەتی کوردی گەیان بەم ڕۆژە ڕێزم هەیە بۆ هەمویان بەڵام زۆر بەداخەوە بۆ کاک سامانیش و بۆ کاک عەلیش لە سویدەوە کە ئەو ناماقولێک کاک ڕووناک سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان وچانێک و دێنەوە لاتان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان کاروان لە هەولێرەوە فەرموو کاک کاروان. زۆر سپاس کاک کاروان فەرموو. دەستخۆشی بەرنامە لێ دەکەم. زۆر سپاس. تزویری قسەکانی کاک عەلی دەکەم لە سویدەوە ڕێزمێ بووی. وەڵامێکم بۆ کاک ڕۆناک لە کازۆزان. بەڕاستی شێخ مەحموودی نەمر یەکەم سەرکردەی دوورتە کفرە قسەی تێبری مەلا مستەفاش خۆی هەلە رووسیا بەس داش بۆ خۆی و تکایە کاک کاروان ینی ئێستا بەرنامەکەوە لێ هاتووە کە تەنها قسەی ناشتین بەرامبەر بە سەرکردەکان بڵێن ئەمە تەوری بەرنامەکە تایبەت نییە بەوە ئەگەر بێت و قسێک لەسەر تەوەرەکە هەبێ عەلا کولی سپاس بۆ پەیوەندەکەت سپاس ئێمە نامانێت کەس بەو زمانە قسە بکات سپاس بۆ پەیوەندەکەت. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کارزان ئیبراهیم دەڵێت بەڕاستی یاسایەک لەو جۆرە زۆر گرنگە چونکە میلەتی ئێمە لە سەدا 97 موسڵمانین کاتێک کە بێڕێزی بە پیرۆزەکانمان دەکرێت لەلایەن کەسێکەوە لەبری ئەوەی بچێتە بابی شەخسی و خەڵکی هەڕەشەی لێ بکەن پێویستە لە ڕێگەی یاساوە باجی تاوانەکەی وەربگرێت
هەروەها بەڵێن ئیبراهیم دەڵێت یاسای پیرۆزی ئاینەکان لە بەرژەوەندی موسڵماندایە بۆیە دەبوایە یەکگرتوش وەک بزوتنەوە کۆمەڵ ئیمزای بکردایە چونکە لە پاڵ یەکگرتوودا نووسراوە ئیسلامی. هیوادارم داوای لێبوردن لە موسڵمانانی کوردستان کات بڵێ. ئاراس لە هەڵەبجەوە فەرموو کاک ئاراس. ئەم کاتێ باش بەڕێزم. زۆر سپاس کاک ئاراس فەرموو. باشی بەڕێزگیان. بەڕێزگیان لەسەر ئەو برادەرە لە کەسنەزانەوە شاقسەی کرد. فەرموو کاک ئاراس. کاکی گیانە هەموو کورد لەناوە هەموو کووردا سێ سەرکردە بۆ کرد. ئینسان کە بە سەرکردەی بزانێ و سەرکردەی دۆخ سەرکردەی خۆی بزانێوی شێ مەحموود نەمر بووە. لەدوای شێ مەحموود نەمریش بەڵێک مەلام سەفایی نەمریش سەرکردە بووە بەس لە چاوانە سەرکردە نەبووە. کاک ئاراس ئەگە بینە سەر تەوەرەکە تکایە. بەڵێ. تەوەرەکە بەڕێز لەسەر چییە ڕوات؟ تەوەرەکە تایبەتە بە پرۆژە یاسای پیرۆزی ئاینیەکان و ئەو گشتانەی کە کراوە بۆ سوکایەتی کردمە پیرۆزەکان هەروەها ڕەخنەکان لەو گشتانە. بەداخەوە پەیوەندەکەی کاک ئاراس بچڕا بەشدار لە کەرکووکەوە فەرموو کاک بەشدار. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک بەشدار. ئەڵێم بژی بەرزانی تۆ چقڵی بۆ چاوی دوژمنانی بژی بەرزە. باڵێ کاک بەشدار. سپاس بۆ پەیوەندەکەت سەرخێڵ لە 3 سادقەوە. کاک سەرخێڵ لە 3 سادقەوە. کاکە یاوارە باش. زۆر سپاس دەکەم یاوارت باش. فەرموو. کاکە بەنسبەت تەوەرەکەتان و دەستخۆشیتان لێ یەکەم و هیوادارم نمونەتان پیاوێ و خوێەوە و کەناڵە دەستخۆشیتان لێ یەکەم. کاکە ئێمە ئەگەر لە ناوەڕۆکی ئەم تەوەرێتەوە سەیری وەزعی هەرێمی کوردستان بکەین دەبینین کە کوردستان بە ئاخارێکی زۆر خراپاتی هەپەڕێ. یاسای پیرۆزەی ئاینەکانم بۆ چییە من لە کاتێکا کە مرۆڤی ئەم وڵاتە بە فیشەکی دەستی ئەمانەت یا ئاچێت. یاسای پیرۆزەی ئاینەکانم بۆ چێ کاتێک کە مرۆڤ جوانترین و پاکترین و نوێنەری خوای گەورەیە لەسەر زەویە دێن ئەمانە بە فیشەکی خۆیان دەیکوژن و خەڵتانی خوێنی ئەکەن ئەمانە یاسای پیرۆزەی ئاینی بۆ ئەمە یاسای پیرۆزی ئاینیم بۆ چییە؟ بۆ نایە یاسایە دەرکات ئەو کەسانە دەستگیر بکات کە خەڵک کە مناڵی 7 ساڵان خەڵتانی خوێنەکە و بە بیکەیتی ئەیکوژێت. یاسای پیرۆزەی ئاینیشی تاکەی ئێمە ئەم سەرکردانە بەرزین داواکەم لە خەڵکی کوردستان یەک دەنگ یەک ڕەنگ باواز بین لە سەرکردە پەرستی با بینە ئەمری واقعەوە بزانین ئەم خەڵکە چی بەسەریت. خەڵک تاکەی ئاوا بۆ شێوە بێت خەڵک دەچووی زانکۆیە کوڕەشەهیدە تا عیناتێک یەکاری ئەکات ئەم یاسای پیرۆزەی ئاینیە و خەڵکی من بۆچی لەسەر ڕەسم قسە بکەم کاکە ڕەسم چییە با نەک ڕەسم 50 ڕەسم هەڵواتێ من ڕەسم بۆچی قسەی لەسەر بکرێ کاکە مەخەبایەکە دایناوە لە ناو پەرلەمانە ئەسڵەن ئەمە بە پیرۆزکردنی ئەو کەسەیە ئێمە قسەی لەسەر بکەین کاکە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئاڵا لە سلێمانیەوە فەرموو باوکی ئاڵا. بەڵە سڵاو لێ بە دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکەشوان. زۆر سپاس باوکی. خۆی لە ڕاستیە سوکایەتی نەکردن بە هەر قەبیلێک و بە هەر ئاینێک و بە هەر کەسێک شتێکی باش نییە بە تەواوی عەقڵەتی و مرۆڤایەتی ڕەتێکاتەوە چونکە کاتێک کەسێک ڕەخنەی بەرامبەر کەسێکە بێ بەڵگە و بێ ئەماقەتە بەڵام وەکو خوای گەورە خۆی لە قورئانی شاڵێ لا کەرافە دین کۆ کەس دین بە زۆر بە کەس بەسە کەسە ناسەپێندێت چونکە ڕۆح و دین و خوا لە ڕۆحی بەشەرەکانە ئەگەر بەشەر لە ڕۆحی خۆیان لە عەقڵی خۆیان لە بێشکی خۆیان خوا وەرنەگرێ بەرنامەی خوا وەرنەگرێ تۆ ناتوانین بە پێی یاسا پێی بسەلوێنی چونکە خۆ بە پێی یاسا دین ناسەلوێت دین هەر لە زمانی پێغەمبەریشا بە زۆر بەسە مسلمانەکانە نەسەپێنراوە ئەمە ڕەفکاری پێغەمبەر بۆ ساتر دەستخۆشی لێگردووەکەم چونکە ئەمە شتێکی تر هەیە لەو دی و ئەم بەستەوە لەو دی و ئەو شتەوە شتێکی تر هەیە ئێمە دیوی ئەم دیوە خوێنینەوە بە ناوی پیرۆزە ئاینیەکانەوە یا خۆی عەسڵەن ئەمە بۆ ئەوەیە ئێمە ئەنەوێت سەرکردەکانمان لا پیرۆزکەن سەرکردەکانمان بکەنە پەیکەری بوزی و خەڵک نوێژیان بۆ بکە خۆر کەسی بۆیان بکە و ئەیەوێ کەس ڕێیان لێ ناگرێ معنای دیموکراتی ئەوەیە کەس خۆشیەون چۆن چیەکە کەیفی خۆیەتی بەسەر منیان نەسەپێنێ من قبوڵم نییە و قبوڵێتی قەیچەکە ئەمە شتێکی ترم قبوڵە خۆی لە عەسڵاگە دیموکراتی هەبێ خۆی دیموکراتی معنای ئەوەیە دەستخۆشی لێکە. سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە ئاکرێەوە فەرموو کاک محەممەد. ئەلۆ ئێوەرە باش. زۆر سپاس کاک محەممەد. دەستخۆشی بەڕۆژەکان باش. زۆر سپاس دەکەین فەرموو کاک محەممەد. دەبارە بەڕۆژەکان ئێمەی کورد دەبی هەموو بەیەکەوە بژین جیۆزی ئاینەکان نەکرێت
بەڵێ کاک محەممەد بێژم ینی تەواهی ناکەمەچە ئاین بکەنە نیشانەیەکی تر. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە ئەکرێەوە ئازاد لە سلێمانی فەرموو کاک ئازاد. کاکام کاتتان باش. زۆر سپاس کاک ئازاد فەرموو. ئەمەوێت لەسەر شتێک قسە بکەم. ئەم سولفەی زەواج لە 2050 سولفەیەکی زەواجیان نا بە هەموو خەڵک بە قڕۆکچی شەید وەزایدەن بە مەدەنی جا ئەفاتێک هاو بەسەریا لە گەلی کوردستانەوە بە تەلەڤیزۆن یەکەم قەیس ئێمە بتمانەوە کوتیان ئافادا تۆ لێوەتان خۆش بین و خوا حافیزتان بێ بچنەوانە لێتان خۆش بین. دوێنێ بەیانی لە 2005ەوە تا 2012 حەوت ساڵە دوێنێ بەیانی معاشی کەفیلەکانیان بڕیوین جەماعەتێکین ئەڵێ چوینە بەشی بڵین زاتیە ئەڵێ مدیری بە ئەو بەشا ئەڵێ تەلەڤیزۆن ئەو کاتە کەوتێتی ئافاتە غەڵەتی فەرمووە ئێمە هەر بە نەختی ئەم ڕۆمانەوێتەوانە جا دوێنێ چەند کەسن کاک ئازادەوە چەند کەسن ئەوە زۆرین چەند کەس نییە لەوانەیە 5,000 کەس 10,000 کەس فایل دەبێت دەستیانە بوو بێ و ڕۆژەکە دوێنێکە ئێمە چوین. بەڵێ جا تەلەفۆنیشمان کرد بۆ بەڕێستان بۆ جەماعەتی کەیەنێنی بەڕێزیشتمان لە دواشوونی بۆ کەوتی بە دواشوونی بۆکەین بەس وابزانم دەنگتان نەبوو. زۆر ساز بۆ بەرنامەکەشتان ماشەڵڵا ئەو پیاوەی کە 2-3 دقە پێش ئێستاش هاواریەکە دەیگ و ژی پارتی و بەرزانی پارتی بەرزانی پێشکەش بە خۆیان بێت. زۆر باشە کاک ئازاد. بەڵێ کاک ئازاد بەڵێ سپاس بۆ پێینەکەت سپاس بۆ کاک ئازاد لە سلێمانیەوە هۆگر لە ئاکرێەوە فەرموو کاک هۆگر. بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچرا لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک حاجی هاورێ دەڵێت بەڕای من کارێکی زۆر باشە دەستیان خۆش بێ ئەگەر قۆڕەکردنی ئازادی نەبێت. بەڵێ زۆربەی قسەکان لەسەر ئەوەیە کە ئەو ڕخنانی کە ئاراستەی ئەم پرۆژە یاسایە دەکرێت ئەوەیە کە بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەبڕینی لە بەرامبەردا هەندێک لایەن باس لەوە دەکەن کە ئەم پرۆژە یاسایە پێویستە بۆ ئێستا هەرێمی کوردستان و وەک هەندێک لە بەشداربووان ئاماژەیان پێدا. لە یاداشتێکدا دیارە کە کۆپیەکی بۆی ناتینەدراوە هاتبوو کە هەردوو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی جەخت لەسەر پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستان دەکەنەوە و لە بەشێکی تری یاداشتەکەدا هەردوو فراکسیۆنی کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی ئاماژە بۆ دەکەن کە ئەو پرۆژە یاسایە خزمەت بە بارودۆخی کۆمەڵگەی کوردستان دەکات سەبارەت بۆ بێڕێزیانەی بەرامبەر بە پیرۆزی ئاینیەکان دەکرێت. بڵێ ئازاد لە کەرکووکەوە فەرموو کاک ئازاد. کاک ئازاد لە کەرکووکەوە فەرموو کاک ئازاد. ئەم کاتت باش. زۆر سپاس کاک ئازاد. دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەم فەرموو. صاحب فەرموو بی وەڵی من دەمەیە لەسەر قسەی و برادەرەکە ئەڵێ مەلا مستەفا هەجار بووە مەلا مستەفا شۆڕژێر بووە یەکەم شۆڕژێری کورد مەلا مستەفا بووە لە دوای شێخ مەحموود و هەر بنەماڵەی بەرزانی بوونە لە شێخ عەبدولسەلامی بەرزان و ئانۆ کە توانیانە بەرامبەر بە عوسمانیەکان بوەسن کە نمونە ئیدام کراوە لە مووسڵ. بەڵام بەداخەوە بۆ ئەو کەسانە یعنی کە ئەو قساناکەن بەس ئەوەش هەموو برادرانی گۆڕانە نازان برادرانی گۆڕان بۆنە حەزیان بە قسەی خراپ و قسەی ناشرین و قسەی لابەلایە چەند ڕۆژانی گۆڕانە بینم خۆیان ئەڵێ خۆمانەکەین بە یەکێتی قسە بە پارتیەڵێن خۆمانەکەین بە پارتی قسە بە یەکێتیڵێن بەس بینە دوو حزبە تێکدین یعنی زۆر بەداخەوە ئەوە هەڵوێستیانە یعنی ئەوان ئەوها گۆڕانکاریانە کرد ئەوە یعنی ئەوان بەس مەقسەدیان مشکلە و مەشاکلە و هیچ شتێکی تر نییە و ئیتر زۆر سوپاسی بەرنامەکە دەکەم و زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هەردی لە عربەتەوە. باشی بەرەزگیان زۆر سپاس کاکەر دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس دەکەم فەرموو. بەرەزگیان وەڵا ئێمەی کورد هەر خۆمان لەناو خۆمانە خەریکە یەکە خۆین ئەوە پێویست ناکە ئەمە شەڕی ناوخۆیە لە تەلەڤیزیۆنە بەس ئەمجارە بە فیشەک ناینێن بەیەکەوە ئەمجارە لا خۆمان لە تەلەڤیزیۆنەکان لە ئەعلانەکان لە خەریکە شەڕی ناوخۆ دەستپێیەکە من وەکو کوڕەشەیدێک تەلەفۆنتان بۆکەم کوڕەشەیدی شەڕی ناوخۆ ئەمەش جۆرێکە لە شەڕی ناوخۆ. دەستخۆشی بەرنامەگەشتان لێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕەهێڵ لە سلێمانیەوە. ئەلەوە کاتتان باش. زۆر سپاس کاک ڕەهێڵ. دەستخۆشی و بەرنامەتان لێکەم. زۆر سپاس. بەرنامەیەکی زۆر جوانە بەڵام کە باسی پیرۆزی ئاینیەکان بکەین ئەبێ بەڕاستی ئەبێت چەند لێدوانێک لەلایەن مەلایەکان یاخود لەلایەن کەسانی شارەزا بدرێت ئایا پیرۆزی ئاینیەکان چین یعنی ئەلۆ گوێمان لێتە کاک ڕەهێڵ.
سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ هەژار لە هەولێرەوە. فەرموو کاک هەژار. کاکە جان چۆنی باشێ؟ زۆر سپاس کاک هەژار. فەرموو. کاکە ئەو گۆڕانە نییە، ئەو گۆڕانە گۆڕانی خڕناقە و پشتاشانە. کاک هەژار بە بەرامبەر بە هیچ کەسێک بەرامبەر بە هیچ لایەنێک ئاوا قسە نەکەین. ئەگەر لەسەر تەوەرەکە قسە بکەن زیاتر لە پێنج پەیوەندی تەنها وەڵامدانەوەی یەکتر بوو بۆ ئەوەی خەڵکانی تر سوود وەربگرن لە بەرنامەکە و لە گەیاندنی ڕاکانی خۆیان با لە چوارچێوەی تەوەرەکەدا قسە بکەین بەبێ ئەوەی قسە بە لایەنەکان بڵێن. تکایە تەوەرەکەمان چییە؟ تەوەرەکە ئاراستی گفتوگۆکردنەکە گۆڕا بۆ ئەوەی کە بەرامبەر بە لایەنەکان قسە بکەین. تەوەرەکە تایبەتە بە پرۆژە یاسای پیرۆزی ئاینیەکان و سوکایەتیکردن بە پیرۆزیەکانە هەرێمی کوردستان و ئەو ڕخنانەی کە لەم پرۆژە یاسایە دەکرێت. تەوەرەکە ئاینی نییە؟ چ عیلاقەی بە مەلا مستەفا هەیە؟ کاک هەژار زۆر بە کورتێکە قسێکت مابێ. سپاس بۆ پەیوەندەکەت. ڕێباز لە ڕەوانزەوە. فەرموو کاک ڕێباز. مەرحەبا کاک ڕێباز. چۆنی باشیت؟ زۆر سپاس دەکەم. کاکە سەبارەت بە وەزارەتی پێشمەرگە. بەڵێ. ئێمە لە 2005 سەرفە زەواجیان داینی وەکو هەدیەک کە ئێمە پێشمەرگەی خاوەن شەهید و تێگەی تێکۆشەرێن. بەڵێ. ئێمە بانگێش کراین و تێگەی لەوێن لە ئیهانەشیان کردین و کە ئێمە سەرفە زەواجەکەمان پارەکەمان نەدایتەوە. لەوێن دەرێ پێمان گوتن کاکە خۆمە بە خۆمان ناین و بۆ شتێمان لەڕواندز پێیان گوتین کاکە هەبەزووترین کات کەفیلەکانیان بان کردین و میهانەشیان کردین و لەوێن دەرێ و هەر خەریک و دەستبەسەریشمان بکەن و تێگەی بە سەرفە زەواجەکەش بە هەدیان دابووینێ و دواتر لە سێری تریان گەشتاندینەوە. ئەجە داواکارین ئێوە بە دوواداچووتان بۆمان بکەین. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. جەمال لە هەولێرەوە. فەرموو کاک جەمال. کاکە ئێوارەت باش. ئێوارەت باش کاک جەمال. فەرموو. سپاسی بۆ زەدابتەوەی هاوکارانت. بەرەوجان ئەو تەوەرەی کە دەستنیشانت کردووە بە حەقیقەت نازانم کۆمەڵی ئیسلامیە هەر تەیارێکی ئیسلامی هەر حیزبێکی سیاسی ئیسلامی ئەگەر حکوومەت بە هەر شێوەیەک دیفاع لە ئیسلام کە ئەوان دژایەتی ڕادەوەچن ئەگەر حکوومەت دژایەتی ئیسلام کە ئەوان دژی دیسان ئەوە ڕادەوەچن دا پێم باشە وەکو کەناڵەکەی جەرابکان وەکو یەک دوو کەناڵی دیکەشەنا ئەو بەرنامانەی کە ئێوە دایدنێن و باسی لێوە دەکەن بە حەقەت ورژاندنی فیتنەیە. چونکە والله هێمە زۆر لە مسلمانەتی شارەزانیم ئاەتەکە بۆ بێنمەوە وابزانم لە دینی ئیسلامدا دەڵێ هەر کەسێکی فیتنەی بورژێنێ ئەوە سەبەبی گەورەکردنی فیتنەیە. ئێستا کەناڵەکەی جەنابیست و کەناڵەکەی یەکدوانی دیکەشەنا دەبنە مسەبیبی گەورەکردنی فیتنەی. هەر بۆشە ئێستا لە کوردستانی ئێرانی خۆشەویست پرسیار بکەی بڵێ ئەو کەناڵانەی کە ئەو ئیشە دەکەن چێنە دەڵێن کەناڵی فیتنەی. ئێوە دەبێت بە ئەوەی خۆتان دابستنەوە دەبێت کوردایەتەکی حەقیقەت بکەن دەبێت ئێوە نابێ مەجای ئەوەی بدەن ئێمە زەمی گۆران بکەین ئەو زەمی پارتی بکە ئەو زەمی یەکێتی بکە. باشە کاک جەمال ئێمە دەرفەتی ئەومان نەداوە بۆ شێوێ بەڵام ئەگەر دەرفەتیش بدەین دەڵێن ئەمانە تەنها کەسانی تایبەت قسەکەن لە بەرنامەکەەوە بۆ هەموو کەسێک نییە و مایکی خەڵک نییە مایکی چەند کەسێکە. بەڵام چۆن ئێمە وا بکەین کە زمانی گفتوگۆمان بە شێوەیەک بێ کە جوان بێت لەسەر هەر بابەتێک. ئەگەر ئەمە فیتنە بێت دەتوانرا هەندێشت بڵێن وە خۆمان وەکو کەناڵەکە خۆمان لێرەدا هەندێک قسە بڵێن بەڵام خۆت دەزانی تەنها ئێوە قسەتان کردووە نەک ئێمە ئێوە لەسەر تەوەرەکاندا قسە نەکردووە. ئەگەر مەجالم بدەیت بەڵێ فەرموو. ئەگە مەجالم دەی کە دەڵێم ینی بۆتە کەناڵی فیتنەی کە ئەمن قسەی دەکەم باسی مەسەلەن بەڕێزان یەک لە بەڕێزەکانی سەرکردەکانی کوردستان دەکەم کە تەمەنیان زۆر لە شاخ بەسەر بردو و دیفاعیان لە کورد کردووە ڕاستن خەتی تەلەفۆنەکەم لەسەردا بکەم چونکە من مستەوای ئەوەم نییە باسی سەرکردەیەکی کورد بکەم بڵێم ئەوەیە و ئەوەیە و ئەوەیە. زۆر شەرمە بۆ کورد هەر وەکو مامۆستا کەس کە دەڵێ کوردەتی خرمایە یان قسەی شێتانەیە. ئەو کەسانەی کە ئێستا قسەی قەڵەو دەکەن جێن بەنە بە ئینسانی شایستە و بە ئینسانی بەڕێز و خەباتجێ دەڵێن بەڕاستی ئەوانە دژمنی کوردن بەڕاستی ئەوانە بەڵێ کاک جەمال لە هەولێرە سپاس بۆ پەیوەندەکەت. ئێمە گە بمانەوێت ئاراستی گفتوگۆکان بە شێوەی بێ کە ئێمە بمانەوێ ئەو کات قسەیەکی تر دەبێت و ئەو کات ئێمە خۆمان قسەمان دەکرد لەسەر تەوەرەکان بەڵام خۆتان دەزان ڕۆژانە ئەو تەوەرانی کە دیاریمان کردوون لە هەموو لایەنەکانەوە قسەی لەسەرەکەین و ئێمە تەنها بابەتەکان دەخێنە ڕوو ئێوەن کە قسەی لەسەر دەکەن و ئێوەن کە جۆری گفتوگۆکان دیاری دەکەن. شێخ عەلی لە سلێمانی وەسڵاو لێ بفەرموو. ئەم کاتتان باش برای گەورم.
زۆر سپاس کاکعلی فەرموو. براکەم بەنسبەتی ئەم پرۆژەی کە بازەکە یاسای ئاینیەکان بڵێن بە حقیقت ئێمە هەومان لە ناویەکە طبعاً هەم لە کوردستانی خۆمان مسلمانین مانێ و نەمانێ ئێمە ئەگەر ظاهریشمان باتنیشمان مسلمان نەبێت ظاهریمان مسلمانە ئەوە شتێکی ئاساییە بەڵام هەندێک شت هەیە کە تۆزێ شتەکەی تێکداوە بۆ میسال کەسێکە لەلایەکەوە بەرامبەر بە ئاین قسە ئەکات ئەوانەی کە ڕەدی ئەیەنەوانێ بە شێوەیەکی سەقافی دینی وەکو خوا بە موسا فەرمێ بڕۆ لەگەڵ فرعون قسە بکە بە زمانێکی شیرین ئێمە یەکسەر وەکو زمانی شەڕ قسە ئەەکەی نازانین بە زمانێکی شیرین جارێ دینەکەی خۆی پێ تۆ کە باسی مسلمانێکی کە خۆل لە دینی مسلمان هیچ نەخوێن بێت چی باز دەکەی ئەسڵەن لە مسلمانە ئینسان قسە پێوتن زەرەرگەیاندن بە هیچ مسلمانێک نییە نەکرد بە مسلمان بە کۆتایی ئینسان لە کوفرا لەکوایە نابێ زەرەری پێ بگەێنی ئللا لە کاتێکانە بێت کە ئەو ئێوێ زەرەری پێ بگەێنێ بۆ تێ دیفاع لە خۆت بکەیت نەکێرشی بکەیت دەسەر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ کە شێخ عەلی لە سلێمانی وەکە دوا پەیوەندیمان بوو لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک بیابان نۆڕۆڵی دەڵێت پێویستە ئاین لەگەڵ سیاست تێکەڵ نەکرێت چونکە سیاست بەرژەوەندی خۆی دەوێت هەر شاد بن بەڕێزان.